ئێمە قسەمان لەگەڵ ژمارەیەک لەو بەڕێزانە هاتوون بۆ لای ئێمە مولزەم بووین بەوەی کە ئەوەی ناوی لە سیستم هەیە و ئەوەی بەردەوام بۆ لە پرۆسەی وانەبێژی فعلا خەڵکێک هەیە مەسەلەن 6 ساڵ 7 ساڵ پێشەسە هەر پێشم کابینەیەش بۆ نمونە وانەبێژ بۆ بەڵام وازی هێناوە یان مامۆسا چۆتە شوێنی یان بەوەی پرۆسەی بەناڵبوونەوە و ئەو حاڵەتانە لەو کارە نەماوە دابڕاوە ئێمە قسەمان لەوەی کردوون و پێشماوەتون کە پرۆسەی داهاتوومانەوەیە کە ئێمە داتای ئەوانەش کۆکەینەوە ئەو لەوێتیش دەدەینە ئەو بەڕێزانە لە هەر لە جێگەدانان لە هەر پێداویستیشی دیکە کە لە ئایندە لە وەزارەتی پەروەردە داواکرێت بابەتی موچە هەمووتان ئەزانن لە لای بەغدایە و ئێساش ئەو تەخیرکردن و ماماتەڵەکردن لەلایەن حکوومەتی فیدراالیەوە ڕوودە بۆیە ئێمەش پشتیوانی فەرمانبەران لە حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانی فەرمانبەران و پشتیوانی مامۆستایانی خۆمانین بەڵام ئەو جیهەتەی کە ئەبێ هەمومان ڕێک و ڕووی تێ بکەین و داوای لێ بکەین دادپەروەری بەجێبێنێ حەقی خەڵکی کوردستان نەخوا حکوومەتی فیدراالیە هەمومان هاوڕای لەسەرەوەی ئێمەش بەرگریکاری مافەکانی مامۆستایان و فەرمانبەرانی